والله ئێمە دەتوانین بەس لە ڕۆژی ڕەمەزانەوە تەواوی پامی ژیان وەربین. ئایا چۆن ئەو بەرەکەتی کە مانگی پیرۆزی ڕەمەزان هەیەی توانین لی بێبەش نەبین و کاتەکانمان لە شتی گونجاوە بەسەر بەرین؟ مامۆستا وتار خوێنی لادراو لە مینبەر لەسەر حەقوتن و ئازادی ئێستا لە ماڵی خۆماندا. لە فیزیا بێزار بووە، لە کیمیا بێزار بووە، نازانێ بۆ دەیخوێنێ. ئەم سین و سڵادە ئەم هاوکێشەیە لە کاتێکا کە خەڵک خەریکی داوەت خواردن بۆ ئەو مەلایەکی داوەت خۆر نەبووە، مەلایەکی داواکار بووە. تا ئێستا و فیلمانی لە ماڵی مەدا نەبیندراوە. لە ڕەمەزان کارێکی باشە بۆ ئەم کێشەیە چارەسەرکە، ئەویش بابەتی خەمۆشی و دڵتەنجیە. مامۆستا لە مانگی پیرۆزی ڕەمەزانە بەشێکی زۆری هاوڵاتیان کاتەکانیان بە زنجیر و فیلم و ئەمانەوە بەسەر ئەبن. پێت باشە کە ئایا تۆ زیاتر و کاتە بە چیەوە سەرقاڵ بکرێت؟ ئایا بە خوێندنەوە بێ یاخود بە جۆریکەوە بێ بە بەرەو پێشبردننی خودەوە بێ؟ چی پێشنیارەکەی وەکو مامۆسایشی ئاینی کە تۆ معاناتی خەڵکە بینی لە ناو خەڵکەی؟ گرفتی ئێمە ئەوەیە زۆر جار شتەکانمان خەتاکانمان هەڵەکانمان لەسەر خۆمان لا دەبین، ئەی خەینە سەر بەرامبەر. من گلەیم لە وەزارەتی ڕۆشنبیری لە حکوومەتی هەرێمەوە لەسەر مینبەریش کە تا لادراوم لە وتاردان هەر وتومە، ئێستاش لە ماڵی خۆمانە کۆتارە دەمەوە دەڵێم حکوومەت پێویستە باوکێکی خەمخۆری گەلەکەی خۆی بێ. من لە ماڵەوە دەبێت چاودێری منداڵەکانم کەم ڕێنماییان بکەم. حکوومەت نابێ ڕێگە بدە کۆمەڵێک زنجیرە فیلمی دۆبلاژ کراوی ژەهراوی کراوی لە دەرەوە هێندراو ڕۆکە و درۆنانی کە دوژمنانی کورد وە سەرخاکی کوردستانی دەنێرن لە هەر پارچەیەکی کوردستان نابێت چەند مەترسیدارە. جار هەیە ئەو درۆنە سەلامەتترە لە 100 ئەڵقەیەک 200 ئەڵقەیە کە دێتە ماڵی مسلمانێکی کورد زوبانەوە کە پەیوەندی نە بە دینەکەمەوە، نە بە کولتورمەوە، نە بە دابوونەریتی باب و باپیرانمەوە، نە بە ژینگەی وڵاتی منەوە، فیلمەکەشەوە هەر بە هیچیەوە نییە، نستایلی ژیانی ئەویمە ئیلا تێکدانی خێزانە. ئەمە گلەیمان لە حکوومەت هەیە، لە دەستگاکانی ڕاگەاندن هەیە، لە تەلەڤیزۆنەکانەوە هەیە و بازی خراپی خۆشیان دەدەن. بەڵام من دایمە دەڵێم قورئانی فێری کردوین خەتاکانی خۆمان نەخەینە سەر خەڵک. تا ئێستا و فیلمانی لە ماڵی مەدا نەبیندراون. باشە حکوومەت هاتووە دەستگایەک هاتووە بە زۆر بڵێ مامۆستا پاتەی دەبێت ئیلا تەلەڤیزۆنی ئەوە ئەوەی تێدا بێ بەشێکیشی خەتای خەڵک خۆیەتی چکەم کاتم نییە. بەڵام خۆزگە ئەوەندەم کاتە وە سەیری ئەڵلقەی تەلەڤیزۆنم نەدەکرد. ئەو هەموو کتێبی بە سەرما کەوتوتەوە، ئەو هەموو منهەجەیەک کە هەمە بینوسم، ئەو هەموو تاریکە ئامادەیکەم بۆ ڕەمەزان بۆ هەموو شوێ لایڤێکمان هەیە، هەموو ئەوا دەکەی هەفتە دێتە وتارێکی تازەمان هەبێ، ئەوەی دەکرێت بە وتار بنووسرێتەوە تایب دەکرێت بە تایبەکە بچمەوە سەردانی چاپخانە بکەم. یعنی ئەوەندە سەرقاڵ دەبی من ناچم بە دیار فیلمێکەوە دانیشم بە 300 ئەڵقە بە 3 ساڵ بە ساڵێک بۆم تەواو بێ. مامۆستا فیلم هەیە 9 ساڵ بەردەوامە، کەواتە تۆ 9 ساڵی تەمەنت نەک بە فیرۆچوو هەندە بە فیرۆچوون باشترە. ئێستا کاتی خۆی من زۆر جاوتومە خوا لە قورئان فەرمێ وەیل لیلمطەففین، هاوار بە حاڵی ئەو کەسانی فێڵ لە تەرازوودا دەکەن. بەڵام تەرازوبازی ئەو کاتە زۆر چاکتر بووە، هاتۆ نازانم بیرتیانە چیلۆی ئاسن هەبوو خواری بۆش کردووە، بیردێ کیلۆی ئاسن تەرازۆکەدان خستە سەری شتەکان دەخستەوە لای ئێستام تەرازوانی کترێنەوەی لە بیر دوینەوە کیلۆیەک بۆ ئاسن بوو کابرا ژێرەکەی کۆڵیوە هەویریان تێکردو دوای لە حیمی کردوێتەوە. خوا دەفەرمێ هاوار بە حاڵی ئەوەی کە 750 گرامی داوێتێ لە زیاتی کیلۆیە، 700 گرامی داوێتێ لە زیاتی 1000 گرام کیلۆکە، هاوار بە حاڵی ئەو کەسە. بەڵام ئەو کەسە زۆر باشتر بوو چونکە ئەو 800 گرامی کە دەیدایتێ تەندروست بوو. ئێستا 1000 گرامەکە دۆکو خۆی دەداتێ و خواردنەکەی ئەکسپایرە. ژنێک سیر دەکە ئەو ئەکتەرە چی بۆ ژنەکەی دەکا نازانێ، ئەوە چەند سەعات ڕاهێنانی لەسەر کراوە ئەم ڕۆمانسیەتە. ژیانی واقع ئەوە جیاوازە لەوە. ئەو ماڵی کە بۆ ئۆکتەرە ئامادەکراوە بابە ئەوە شانۆگەریە، ئەوە فلیمە، ئەو ماڵە تایبەتە منی بە کولەمەرگی ژیا و موچەخۆرێکی چەند مانگ موچە هاتوو چۆن دەتوانم ستایلی ژیانم وەکو هەر ژیانی ئەو کارکتەرە خۆشیان سکرکی هەمیان فاشل لە ژیانی باڵە فاشل بێ هەند چاک بێ بێ ئەمە تەمسیلە، تەمسیل نابێ بە واقع. کەسێک خۆی من تۆ خۆمان ئامادە کردو بۆ منجل و بەرگمان گۆڕیوە بن هەموو کاتجلەکانم ئاوایە ئەیکە دەچمە سەر ئیش خەڵک بینی میڵ ماوەسە حەماڵە. ئەم جلەی ئێستا لە بەرمام خۆ ئامادەکردنی جەنابەت و من و ئەم کامێرامان و هینە ئەمە کاتێکی دیاری کراوە واقعی ژیانی هیچمان نییە. مامۆستا
کێشەیەکی دیکە کە لە نێوان گەنجان و چنوتۆژەکان ئەسەری هەڵاوە و بەپێی بۆ چوونەکانەڵێن ڕەمەزان و کارێکی باشە بۆ ئەم کێشەیە چارەسەرکە ئەویش بابەتی خەمۆکی و دڵتەنجیە. تۆ پێشنیارە چییە و لەسەر ئەمە سەرنجی بەڕێستان چییە؟ بەڵێ پەیامەکانی ڕۆژوو زۆرن. یەکێ لە پەیامەکان ئەوەیە پێمان دەڵێ هەندێک جار چێژ وەرگرتن لە بێبەشبووندایە. خەمۆکی گەنجانی ئێمە زۆربەی کار لەسەر ئەوەیە گەنجێک سەیریکی ژیانی خۆی دەکا. من خەڵکم بینیوە لە زانکۆ ڕۆژانە 25,000 دیناری داوە تەکسێک بەیانی بڕۆ شوێنی سارەکەی بۆ بگرێ. لە هەولێر بووم ئەو کاتە ئەخشتی وا هەیە واقعە بەڵە ڕۆژانە 25,000 دیناری داوە بە سایق تەکسێک تۆ دەڕۆی لە فڵان شوێنە دەوەستی تا ئۆتۆمبیلە گران بەهاکەی بای 35 دەفتەرە دێ لەوێ ڕایدەگرێت بەس بۆ شوێنەکەشی بەس بۆ شوێنەکەی ڕۆژی 25,000دا. بەڵام کابرای تر باوشی بە هەموو خێزانەکە مانگی 750,000 پەیدا ناکە، ڕۆژی 25,000 پەیدا ناکە. کاتێکم گەنجە ئەوە دەبینێ ئەوە لە تەمەنی مندایە خوێندکاری هەمان زانکۆیە بە ئەندازەی منیش توانای زانستی نییە، هەسەیەکی فێری ڕەشببینی دەبێ. دڵی بە وڵاتەکە خۆش نامێنێت، دڵی بە دایک و باوک خۆش نامێنێت، دڵی بە خوێندن خۆش نامێنێت. من تەلەبەی زانکۆ هەبووە لە ئاستی کۆلێجی بەرزە بڕوا بکە باوکی تەکلیفی لێکردم چەندجا لەگەڵ یا دانیشتم هەتا چۆتەوە بە زانکۆ. لەسەر ئەوە وتی وەڵڵی مامۆستا جار هەیە دەچم 500 دینارم پێ نییە، باوکم 300,000 400,000 موچەیەتی ئەویش وەری ناگرێ. ئتر من چی تەکلیفێکی لێ بکەم کاتێ دەچم بۆ زانکۆ دێمەوە سعیکی یەکجار زۆرم هەیە. من کۆلیجی من تیا دەخوێنم، خوێندنی قورسە واقعانی ژوایە، چەندەها مەرزەمەم دەوێت، کتێبی دەرەوەم دەوێت، وەڵڵی گیشتوانم دایمە بەتاڵە. ینی خۆ ناکرێت بچم سوال بکەم، ناچ کرێکاریم پێ ناکرێت. چەند جار کتێبم داوەتێ لەگەڵ یا دانیشتم باسی ژیانی ڕابردووی خۆمم بۆ کردووە. ئێمە ڕۆژگارێک لە حوجری فەقیهاتیدا بە چ مەینەتێ خوێندومانە هەتا دەیهێنێەوە سەرخەت. ئیسلامی ئێمە هەمووی حکمت و جوانیە. بە گەنجان دەڵێ ڕەشبین مەبە، بەردەوام ئێمە بە خەڵک دەڵێن بڕواتان هەبێ ئێمە ڕووکەشی شتەکان دەبینین. ژیان بەڕێزان شانۆگەریەکە. زانای قسەیەکی جوانی هەیە وەزن دکتۆر حەسەن شەمسی پاشا دەڵێ الحەیات لەوحەة لا یەکتەمیل ڕەسمها لأحد. خەڵکی نەوە وەڵڵی بزانن ژیان تابلۆیەکە، ئەم تابلۆیە ئەم وێنەیە بۆ کەس وێنەکەی تەواو نییە. جەنابەت پەزڵت بینیوە ڕێگوایە پەزڵت بینیوە هەر جارە و پارچەیەکی باڵە پارچەی هەمومان نوقسانە. هیچ جەناب لەوە لەسەرەوە تابلۆکە نوقسانێکی بێ جێ پەزڵێک هەیە. من لە ناوەڕاستەوە هیان برایانە لە گۆشەیەکەوە تابلۆی کەسمان تەواو نییە. هەر کەسەش بە حکمەتێک خواشتێکی لێوە دەگرێتەوە بۆ ئەوی دواتر چێژ ببینی. مرۆڤ دەبوو بە فیرعەون، ئەبوو بە قاڕون ئەگەر لە هیچی کەم نەبوویایە. ژیان ئەوێ بەرزیونزمی هەبێ، ئەوەی کە تۆ دەیبینی لەوە ئەچێ ئەکتەری سەر شانۆیەک بێ. تۆ لە شانۆگەری تا کاتی خۆی چوین شانۆگەریت بینیوە، یەکێ پاشایە، پاشا و هەموو حەشەم و خەدەمە لە خزمەتیایەتی، یەکێکی تر گەدایە وەلێ سوال دەگا، یەکێ قاقا پێ دەکەنێ، یەکێکی تر دەگری، یەکی هەژارە، یەکی سەرمادارێکی گەورەیە لەو شانۆگەریەدا. بەڵام دوایی کە پەردەکەدا درایەوە جلی خۆیان لەبەرکردەوە نەکەس پاشایە و نەکەس گەدایە، نەکەس قاقا لێ دەدا و نەکەس بە کۆڵ دەگری. ئەمە هەمووی دەور بوو. زۆر خەڵک هەیە کە تۆ حەسرەت بە ژیانی دەخوازی ئەگەر دڵی خۆیت بۆ بکاتەوە بە زەید پێدا دێتەوە. زۆر کۆشک هەیە کە بە بەردەمی ماڵەکەیە دەڕۆی ئەڵی بەس بە قەدەر قیاسی ئەو دیکۆراتی بە بەردەمی خانووەکەوەیەتی من ئەمەندە سەرمایم هەبوویە کوڕی گەنجەڵا مندەم بەس بوو. بەڵام لەناو ئەو کۆشکەدا عەزابێک هەیە، قەبرێک هەیە بۆ ئەندامانی هەو خێزانە. 100 خۆزگەی بە خانوە 100 مەتریەکرێتیەکەی تۆ کەنانێکی ڕاحەتی تیادا. مامۆستا خۆم دەیان خەڵکم بینیوە کە لە نەبوونی و لە مەرگیەوە خی گەورە بڵین دەروی لێ کردوونەتەوە وەسا خاوەنی سەرمایەکی زۆرم بەڵامەڵی خۆزگەم بەو کاتێک کە فلز نەبوو لە گیرفانمان. زۆربەی خەڵکی ئێستاوا دڵێەوە ڕاگەیاندکە لە خەڵکی دەپرسم بڕۆ کە ئەس سەردەمی ئێستا گوناحە بڵێ ناڕەحەتم نان هەم هەرزانە لە ڕووی سیعریشتەوە 8 نانی برژاوت بۆ دێتە سەر سفر بە 1000 دینار 1000 دینارەکە نادرێت بە کەلوپەلیتر. ئەمجا بە ئاسانی بەدەست دێ. بابوو باپیری من تۆ لە گوندەکانی خۆماندا بیرمانە هەتاوەکو نانێک خاتونی دایکمان ئامادەی دەکرد بە چ زەحمەتیەک هاتووە. دڵێ هەر ناشکورە ئەو جلوبەرگەی من و تۆ لە بەرمانایە پاشەکانی قەدیم لەبەریانە نەبووە. بڕاتان هەبێ کیسرای فارس و قەیسەری ڕۆم سپلیتی نەبووە، باوەشێنین کراوانە. ئەو کۆشکانێکی ئێمە هەمانە سەیری هەر نەخشەی کوردستان کە ساڵی هەشتاکان کام خانووی ئێمە دڵی کۆشکی ڕئیسەکانی ئەو کاتەیە. ئەو ئۆتۆمبیلەی گەنجێکی ئێمە جاری وای پێیەتی سەرمایه‌داری وڵاتێکیکە پێی نییە. کەچی هەمووی دڵە خۆزگەم بەجاران. بۆ خۆزگەم بەجاران بێ؟ نەخێر خۆزگەم بەجاران ئەوەیە تۆزێ قیاسەکان تێک چوون. هەندێک خەڵک زۆر لە نەکاو بەرز بوونەوە، هەندێک خەڵکی بنەماڵش زۆر لەنکاو کەوتون. یعنی هەریکە چینی ناوەڕاست نەمێنە ژیان وا خۆشە تقریبن تۆزە نزیکایەتی تێدا بێ. بەڵام بە هەر حاڵ ژیانی خۆت قەت مەگۆڕەوە بە خەڵکی تر.
هەر عرزم کردن یەکێ لە حکمەتی ڕەمەزان ئەوەیە هەندێک جار چێژ وەرگرتن لە بێبەشبووندایە تۆ ئەگەر هەموو ژیانت هەبوونی بێ و گیرفانپڕی بێ قەت چێژی پارە نابینی ئەگەر جارێک نەخۆش نەبی تێژی تەندروستی نابینی جارێکیان لە وتارێکە باسم کرد واقعێکی ئەم شاری سلێمانیە کابراایەکی سەرمایه‌دار بە لەگززێکی هەژ دەفتەریەوە نۆ دەفتەریەوە دەچێت بۆ لای کۆمەڵە کرێکار کە دیارە مەجارێکیان لە ڕوتان گیراوە ئەوانکە لەسەر جادەکان لە شیان ساغ بێکار دەکەن ئامێری تایبەتیان پێوەرە بۆ مابەردە دووسێ کرێکار سەیری ئەو پیاوە دەکەن و لەو جامە ڕەشەداداتەوە سەیری کرێکارەکان دەکا و کوڕەکەی بەعینەکێکی ڕەشەوە دەچێت یەکێ لە کرێکارەکان بێنێ کرێکارێکیان بۆ ئاین تەدڵ کوورە برە ئەوە ژیانە تو خوای گیانی من ژیانمان هەیە تو خوا من ژیانم هەیە ئەو پیاوە ئەو ژیانە سەیری کرد لەو لەگزە جام ڕەشەدا و کوڕی بەعینێکی ڕەشەوە کابرای گوێی لەوە دەبێت کابرای بەتەمەن بە کرێکارەکە ئەڵێ وەرە بۆ شتێ بکەین بەوعدی خوا ئەو تەندروستی و لەش ساغی خۆتم بدەیە هەموو سەرۆت و سامانەکەم دەدەم بە تۆ واللهی من سۆندە بە کەلەکەمەوەی پیساییتیا دەکەم والله هەتا نانێک دەخۆم سێ چوار حەپی شەکرە و زەخت دەخۆم والله لەسەر ئەو سفرەیە هەموو کاتێک کە ناندا ئەندرێ حەسرەت دەچێژم چونکە ئەو هەموو گۆشتونانە ناتوانم بیخۆم ئەبێ لەژێت چاودێری دکتۆرە نام بخۆم لەم سارەدام ئێستا پشتم خەریکە لەت دەبێ چەندەها هی ترم لە ژێرەوە بۆ دانراوە هین کراوە شوێنی نەرم و زەبزەبە دەکە ئەم سارەیە بە تایبەت بۆم دروستکراوە بەس بۆی بتوانم هەتا تۆزە لە ماڵ بچمە دەرەوە تۆ ئەو لەش ساغی خۆتم دەیە من هەتا ئێوارە دڕێل بەکار هەر زۆر مەمنونتم لەش ساغیەکەتم دەیە دڵخۆشیەکەتم دەیە تۆ نان و ئاو دەخۆی چێژی لە دەبینی من لەسەر سفەی ڕازەوە حەسرەت هەڵدەبین هەموو سەروەتەکەم بۆ تۆ بۆیە بەڕێزان ژیان شانۆگەریە شەرنی ئەوەی تۆ لە بەرگ و دەوری پاشادا دەیبینی پاشا بێ کە پەردەکە لا درایەوە بەخوا هەمومان هەر ئەکتەرەکەین مامۆستا لە کۆتایەکانی بەرنامەکە نزیک بوونێت و ئەماکەم بە کۆتا پرسیار سەرنجی بەڕێزت و ئامۆژگاری بەڕێزت چییە بۆ ڕۆژوانان و مسلمانان هاوڵاتیانیش بەگشتی کۆتا ئامۆژگاری چییە بۆیان بە تایبەت لە مانگی ڕەمەزانە یەکێ لە حکمەتی ڕۆژوو ئەوەیە پەروەردگار لە کۆتایی ڕەمەزانە ها کورداری پێڵەن سەرفترت داوەیانە بەڵێ ڕاستە خەڵک وازانە هەر 3000 داوەیان نەکەەوە هیچ لێفتاژم بەکارێکی هەڵەیە زام 3000 چییە ڕەمێ بۆ خەڵکێک هەبێ 3000 هەبێ بەڵام ئەوە دەبێ بڵێ هەر هیچەکەی 3000 سەرفترە زۆر لەوە گەورەترە سەرفترەکە داوە و نەداوە بەگەنم دەبێ و یان بە برنج دەبێ یان بە پارە دەبێ حکمەتەکە لەوە گەورەتر ئەوەیە خوددا ڕۆژوەکە لێوەرناگرێ هەتا هەژارێکت تێر نەکردبێ خوا پێمان دەڵێ ئێوارەکە چوویتەوە سەر بەربانگی ڕۆژوان سفرەت ڕازابووەوە ئایا هەژارێکت لەبیرە یەکێک لە پەیامی ڕەمەزان مرۆڤ دۆستیە ئیسلامی ئێمە حتا سەری ئەسقان دوژمنی هەژاریە بەڵام حتا سەر ناو کڕۆکی ئەسقانەکە هەژار دۆستە ئەو پەڕی هەزار هەژار خۆشەویستە بەڵام دەیەوێت هەژاری بن بڕکە وێ لە ڕۆژوودا دەڵێ هەرسی ڕۆژەکەی ڕەمەزان بە ڕۆژووی سەرفترەکە نەدابێ خوددا لێت قبول ناکە فریاکەوە سەرفترەکە چییە لانی کەمی ئەوەیە لانی کەمی ئەوەیە هەر ئەندامێکی ئەم خێزانە تەنانەت منداڵێکی بچووکمانی لێ دەرناکە ئەو منداڵی ئەو ڕۆژە لەدایک بوو بێ لە ڕەمەزانە ئەبێ سەرفترە بدە یعنی من ئێمە ماڵ ئێمە 5 کەسین ئەبێ بە ئەندازی ئەو 5 کەسە 5,000مان تێر کردبێ لە ژەمێکە لانی کەمەکەی ئەوەم کردبێ ئەمجا خۆدا ڕۆژوەکانم لێوە دەگرێت جا هەیە توانێت 50 کەسی هەیە هەیە توانێت 500 کەسی هەیە بۆ من عینی پیرۆزی ئیسلام چۆن لەسەر مناڵێکی ساوا فەرزیەکە لەسەر گەڵە با منداڵەکەش فێر بێ یعنی ئێستا بە منداڵەکە مەبڵێ سەرفترەی تۆ ئەوەیە ئەم منداڵە بچکۆوە لە تەمەەن 1 ڕۆژە لەگەڵ 1 ساڵە لەگەڵ 10 ساڵە فێری ئەوە دەبێ سوپاس بۆخوا من بوومە هۆکاری تێربوونی مرۆڤێک بۆ ژەمێک ئەو یەکسانی جەنابەت قسەیەکی جوان بوو ئەو یەکسانی کە هەموو خەڵک داوای دەکات لە جیهاندا ئەو یەکسانیە پێمان دەڵێ لانی کەم با بۆ چەند سعاتێ خەڵک یەکسان بێکاکە من کەی سەرۆکی وڵاتەکەم لەگەڵ منە یەکسان دەبێت کەی من لەگەڵ هەژارێکی سەرجادەدا یەکسان دەبم هەلانی کەم ئەو یەکسانی کە دەکرێتە دروست بوو بە واقع نەمان بینیەوە با بۆ چەند سعاتێک یەکسان بین کە لە یەک خولەکە لە نیو خولەکە کە بانگیدا ڕێزی سەرۆکی وڵات ناگیرێ بڵێن وڵا قوربان تۆ 5 دقەی تریش بخۆ درەنگ هەستای 2 پارونانی تر بخۆ ئەبێت تۆش وەک من دەست بگریتەوە لەو سەریشەوە خاتری کەس ناگرم بڵێن تۆ لە قوربان سعاتێکی ڕۆژ بمێنێت جەنابەت نام بخۆ برسیتە لەگەڵ ئەوەی سەرۆکی لوتکەی وڵاتە لەگەڵ ئەوەی بێکەسترین خەڵکی وڵاتە لەگەڵ ئەو سەرمایه‌داری ملیارێری دۆلارە لەگەڵ ئەو هەژاری ڕۆژانە دەژی ئەبێت لە یەک کاتا بەربانگ بکەن لە یەک کاتا پاشێو بکەن مافی چرکەیەکیان لێلانی کەم با بۆ چەند سعاتێک ئێمە بە یەکەوە یەکسان بین وەکۆ تا پەیامیش ئەگەر لە بەرنامەکەدا بیڵم ئەوەیە پەیامی ڕەمەزان پەیامێکە پێمان دەڵێ لە دنیای سەردەمدا ئەمە بکارێکی ئیسلامی نییە خەڵک نەڵێ مامۆستا ڕەواجیبەوە داوە یەکێک لە شۆڕژگێڕ لە بیری ئازادی خوازان لە شۆڕژگێڕانی جیهان لە وڵاتی خۆشماندا
ئەوانی زیندانی سیاسین لەسەر سیاست گیراون لە ناری دیکتاتۆردا گیراون یەکێک لە خەباتە مەدەنیەکانیان لە زیندانە ئەوەیە چییە خۆ دەگرنەوە لە خواردن و خواردنەوە ئاڵێ مانیان گرتووە لە خواردن و خواردنەوە ئەڵێ بمرم پێم خۆشترە نان ناخۆم ئەو نانی بۆم دادەنەی نایخۆم ئەمە ناڵم بابەتێکی ئیسلامی ئیسلام لەگەڵەوەدانی هەر تا دەمری لە برسانە هیچ نەخۆی کاتی دیاری کراوە هەموو شتێک سنووری خۆی هەیە ئەو سنوورە بۆ تۆ باشە لەو سنوورەدا بێ بە ڕۆژوو نەوی بەڵام ئەمە پەیامی ئازادی خوازانە کە لە ڕێی ڕۆژۆوە دەری دەبڕن بە دیکتاتۆرەکان دەڵێ بە زاڵمەکان دەڵێ من ئازادیم بەلاوە گرنگترە لە نان زۆر پامێکی جوانە من ئازادیم لە نان و ئاو بەلاوە گرنگترە ئەتوانم نان و ماستاو بخۆم قەناعەتم هەیە تۆ لێم گەڕێت تۆی دیکتاتۆر بەس بە ئازادی بژیم نان و ماستاو دەخۆم هەموو ڕۆژە نان و ماستاو دەخۆم بەڵام ئامادەنیم لە ژێستەمی دیکتاتۆردا نانی ماستاو بخۆم نانی ماستاوی تۆ ناخۆمەگە هەموو ڕۆژە قەلم بۆ سەر دەستەواشێت جیاوازڵە نان و ماستاو دەخۆم و شکرم پێی بەس بە شەرتی ئازاد بم بەڵام نانی ماستاو ناخۆم پڵاو گۆشتم هەموو ڕۆژە بۆ دابنەی بەساگەانەمە هیچمان نەما و زۆر سپاس بۆ جەنابەت سپاس بۆم دەرفەتە و ئەمە کە گوێبیستی بوون بریتی بوو لە نوێترین و زانیاری و گرنگترین زانیاری دەربارەی مانگی پیرۆزی ڕەمەزان و چۆن بتوانین کە گۆڕانکاری لە ژیانی خۆمانە دروستکەین بە میوانداری زۆر بەڕێزمان مۆسافاتی حشارستێنی پێشنێژ و وتارخوێن و مامۆسای ئاینی مامۆسایان زۆر سپاس بۆم دەرفەتەوە لە کاتمان زۆر سپاس مامۆستا وتارخوێنی لادرا و لە مینبەر لەسەر حەقوتن و ئازادی ئێستا لە ماڵی خۆماندام لە هیچ مزگەوتێک نیە هەر بژی مامۆسایان لەش ساگ زۆر سپاس بە جەنابەت سپاس بە جەنابەت عزیزی